هەفتە جارێ سەری نێم یعنی بە دوو هەفتە جارێک سەری ئێرە هەرەیەم. مامۆستاجان سڵاوی لێ بێ دەستپێکی ساڵی نوێ خوێندنە پەیامی جەنابەت چییە؟ پەیامی من ئەوەیە ئینشەڵا ئەم ساڵێکی بێکێشە بێ، پەروەردە و خوێندن لە برەوا بێ، مامۆستایان و قوتابیان و کارمەندانی هەموو قوتابخانەکان هەرچی پێداویچێکیان هەیە بۆیان دەستەبەر بکرێ بۆی بتوان بە شێوەیەکی ڕێکوپێک پرۆسەی خوێندن بچێ بەڕێوە. چی بیرخستیتەوە ئەمڕۆ کە لێرە بەشداری و کرد؟ من خۆم یەکێ بووم لە قوتابیانی ئەم قوتابخانەیە ساڵی 1953 بەڵێ. دەردیوارەکە بۆ خۆیەتی؟ ناوەڵا گۆڕاوە بەڵێ. ئەو بەردانی کە هەیە و ئیدەی پێدووسی ئەوانە هەمان شتێ ماوەستا؟ بەڵێ بەردەکان هەر بەردەکانی مەڵکەنین، قوتابخانەکە هەر قوتابخانەی مەڵکەن. گەڕایتەوە بۆ سەردەما؟ هەرە وەڵا هەمیشە لە یادمایە من هەفتە جارێ سەری نێم یعنی بە دوو هەفتە جارێک سەری ئێرە هەرەیەم پەیوەندیم زۆر پتەوە لەگەڵیانە وەکو کارمەندێکی ئێرە سەیری خۆمەکەم. ئەگەر چی قوتابێکیش ڕۆژە لە ڕۆژان لێرە هەموو گیانی من یادەوەریە لێرە. هەر لە مەڵکەنیشا لەدایک بووم، قوتابخانەی مەڵکەندی بێکەوەتە دڵی من هەر لەگەڵ مەڵکەندیە بەگشتیش لەگەڵ سلەیمان و هەموو شوێنەکانی تری کوردستانە. یەخواتە من درێژ بۆ